دوای ئەوەی لە سلێمانی ڕەوشی تەندروستی ئەوانەی کە با بڵین یاخود نەخۆشی کۆلێرا بڵاو ببەوە مەترسیەوە دەکرێت کە زیاتر تەشەنە بسەنێت هەروەها تاکوتەرا لە پارێزگاکانی دیکەشە بوو ئێستا لە دهۆشیش سێ حاڵەت تۆمار کراوە گەر زیاتر نەبوو بێت لەم کاتەی ئێستادا بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سەگڤان حەسەن بەڕێوەبەری بەشی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان لە دهۆک هەر لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین دکتۆر سڵاوت لێبێت ڕەوشی دهۆک بەدەست نەخۆشی کۆلێراوە چۆنە ئێستا؟ وەکی جەناب ڕێبەبەرێکی شتی بەحسکردی حەتانوکە پێنجی زیاتری پێنجی حالەتێت گۆمان لێکری حالات مشتبه هەنە حالاتێ هاتینە تاکیدکردن بتنێ سێ حالەتم ڕێکا تاقیگا مختبەری بەلام پێشبینیت کە ژمارە حالەتە بەرەو زێدەبوون بچیتن بڕاستی بۆ هەردوو ڕۆژێ دمایی کە حالات بەرەو زێدەبوونێنە سوبایی دێدیار بن gelek نمونەیەت وەرگرتین تاقیگەهێ احتیمالە سوبایی ئەم پێشبینیتکەن حالات بەرەو زێدەبوونێ بن باشە ئەگەر حاڵەتەکە وای لە زیاتر بەرەو زێدەبوون چوو ئێوە چۆن کۆنتڕۆلی ئەم نەخۆشیە دەکەن ڕێکارەکان چین چۆن بتوانن پێشگیری لێ بکەن بۆی تەشەنە نەسەنێت زیاتر بڕاستی هەمی بەرهەبیەت خۆی کرین بەری دوو هەیواژی لیژنا باڵایە هەی یا بەرهەنگاریە کولێڕایە و لیژنا ڕێبەبەریە ساخلەمیە هەی بەردەوامی ئەم کۆمبۆناتکەن نەخۆشخانەیە تەرخان کری فرەیە چل تەختان و هەر وەسە هەمی کەلوپەلێت پێتیڤی و دەرمانێت پێویست بەردەستن ئەگەر ڕەوش بەرەو خراپیژی بچێ ژمارە زێدە بێت ئینشاءڵڵا وەزعت بن کۆنتڕۆلێدا و ئەمشێن چارەسەریان نەخۆشە بکەین باشەوە سەبارەت بەوانەی کە توش بوونە بە نەخۆشەکان تووشی کۆڕۆنا بوون ئەی سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ینی دەر و بازار و هەموو ئەوانە هیچ لێژنەیەک پێکاتووە چۆن بتوانرێت هەوڵاتیان هۆشیار بکەنەوە لە بەکارهێنانی سەوزە و میوە و خواردەمەنیەکان بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە چی کراوە بۆ ئەمە؟ بەێ نەخۆشیە کولێرا تێتە بەگواستن بڕێکە ئاوا پیس یان خواردنا پیس بووی میکرۆبێ کولێرا پەشبەر هەندێ مەرەمامەیە سەرەکی ئەوە کلۆرکردنا ئاوێ مە پەیوەندی هەنەر گەل ڕێبەبەریە ئاوێ دهۆکێ و بەردەوامی ئاوێتە کلۆرکردن وتبن کۆنتڕۆلێ دەبێت ڕاستی ڕەوشە کلۆرکردنا ئاوێ گەلەکە باشەر پارێزگا دهۆکێ زێدەتری نۆتە سەدەی ژێدەرێت ئاوێ ئەتێنە کلۆرکردن شێوەیەکی باش ڕێکارە دیتر ئەم کۆنتڕۆلکردنا جهت گشتی بکەن بڕێکە تیمێن زێرەبانیە ساخلەمیە وەکی جنابێ ڕێبەبەرێ گشتی دۆکێ بەحس کردی ڕێنمایان تایبەت بە کولێرا هاتینە دەرینان و ئەم بەردەوامی دیفچوونە خوارەنگە هاتکەن وەکی قەدەغەکردنا کەسکاتیێت بەلگێت کەسک بن قەدەغەکردنا ئاشت بەفرێ و چێکردنا بەفرێ ئەف کارکەرێ شولتکەن ناف خوارنگا بێنە پشکنینکردن ئاوا خوارنگا تێتە پشکنینکردن و گەلێک ڕێنمایە دیترژی بتوندی ئەم جێبەجێتکەن خلالێ وا دو هەیوادە و مەڕەما کو ئەم کۆنتڕۆلکەین و خوارن نەبیتە ئەگەرێ بە گواستنە کولێرایە زۆر باشە دکتۆر بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە و ڕێگریکردن لەمە ئێوە هیچ پێویستێکتان هەیە هیچ گرفتێکتان لە بەردەمدا هەیە بەوەی وەک بڵێن نەتوانن بە باشی کارەکانتان بکەن یاخود هەموو شتێک تەواوە ئەکید کێماسیت هەین باشە کێماسیە تڕمپێلە هەیە بۆ وەرگرتنە نمونێن دەسا باستیر و هەناردنەوە بۆ تاقیگا بێنە پێشکنینکردن ئەمریکا جەنابێ جێگیرێ پارێزگاری مەتەڵەب ژێکری ڕسمی هەندێک تڕمپێل بۆ مە بێنە تەرخانکردن بێنە کرێکردن دام بشین کارێ خوا بکەن هەروەسا کێماسی مێتین ئەدەوات و کەلوپەلێت تاقیگەیە بۆ پشکنینکردنە حالەتان ئەوە کێماسیەت سەرەکینە هەروەسا هەندێک هاندانێت دارایی هەبن بۆ ئەو کارمەندێ شۆلتکەن بەرهەنگاریە کولێرە لە چونکی بڕاستی نەبوونە قەیرانە دارایی ئەبەژی تەسیرێ الکارێ سەحەتکەتن هاندانێ دارایی هەبن دێ پتر ڕێکوپێکە کاریەتەکردن بەڵێ
بەڕێز دکتۆر سەگڤان حەسەن بەڕێوەبەری بەشی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان لە دهۆک سوپاس ماندوومان کردیت.